ئەی سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن، سەلامەت بن. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵمان بن سەبارەت بە عومەری کوڕی خەتاب. ئایا عومەری کوڕی خەتاب خودای محەممەد بووە یاخود بەندێک بووە وەکو هەر بەندەیەکی تر؟ دێنە سەر ئەو دەقانەی کەوا بە گوێرەی دەقەکانی عومەری کوڕی خەتاب دابەزیوە. واتە عومەری کوڕی خەتاب وحی ناردووە بۆ ئەڵڵای ئیسلام و ئەڵڵای ئیسلام وحیەکەی لە عومەری کوڕی خەتاب وەرگرتووە، داویەتی بە جوبریل بۆ محەممەد المستەفای ناردووە و ئەمڕۆکە لە دەقەکانی قورئاندا بوونی هەیە. و بە گوێرەی زۆربەی زۆری سەرچاوەکانی ئیسلام عومەری کوڕی خەتاب لایەنی کەم 25 دەقی قورئان دابەزیوە بە گوێرەی قسەکانی عومەری کوڕی خەتاب. و ڕۆڵی عومەری کوڕی خەتاب لە شەریعەتی ئیسلامی چی بووە چی نەبووە. یارە ئێمە نایەنە سەر ژیانی عومەری کوڕی خەتاب لە ڕابردوو ئاماژەمان پێی کردیە و هەروەها لە بەرنامەیەکی تر دێمە سەر بابەتی چۆنیەتی ئیسلامبوونی عومەری کوڕی خەتاب کە 20 ڕیوایەت هەیە، 20 چیرۆک هەیە و چیرۆکەکان هیچیان بەسەر یەکەوە نییە. سەرچاو هەمووتان بەخێر بێن، هیوادارم هەموو لایەکان باش بن، سەلامەت بن. هاتون مەوضوعی ئەو دەقەی کە دەڵێت ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت لیان کردوین بە معجزەی زانستی قورئان، بە ئیجازی زانستی قورئان. ئێستا من پۆستێکی زۆر بە خێرایم دابەزاند بۆ نمونە، ئەگەر هاتوو سیر بکەین، ئەگەر هاتوو ئەمڕۆکە قورئانەکەی اینجا هاتوون بۆمان باز دەکەن وشتر چۆنە و چۆن نییە و کە ئاژەڵێکی نمونەیە و هیچ جۆرێک ئاژەڵ وەکو وشتر نییە، لەبەرەوە ئەڵڵای قورئان ئاماژەی بە وشتر کردیە. نەخێر، ئەڵڵای قورئان ئاماژەی بەو ئاژەڵانە کردیە کە لە دوورگەی عەرەبی بوونیان هەبووە، چکە نووسەری قورئان ئاشنایەتی بەم ئاژەڵانە هەبووە. بۆ نمونە بۆچی ئاماژەی بە کەنگەرو نەکردیە؟ بۆچی ئاماژەی بە زەرافە نەکردیە؟ بۆچی ئاماژەی بە زۆرێک لەو ئاژەڵانە نەکردیە کە لە دوورگەی عەرەبی بوونیان نەبووە؟ بۆ نمونە ئەگەر هاتوو دەقەکەیان بیگوتبایە، بۆ نمونە ئەفەلا ينظرون إلى الزرافة كيف خلقت، ئەی سیر ناکەن کە زەرافە چۆن دروست کراوە؟ ئەمڕۆ کە دەهاتون لێیان دەکردین، دەچون گوگڵێکیان دەکرد، سەیری چۆنیەتی دروستکردنی زەرافەیان دەکرد و هەروەها پێکهاتەی ناوخۆی زەرافە بە حکمی ئەوەی کەوا باڵا بەرزترین ئاژەڵە زەرافە، دەهاتون لێیان دەکردین بە معجزەی زانستی قورئان، دەیانگۆ سەیرکەن ئەڵڵا گیان ئاماژەی بە زەرافە کردیە، چکە زەرافە گەورەترین ئاژەڵە کەوا لەسەر گۆی زەمیندا هەیە، لە هیچ و خۆڕایی نییە کە ئاماژەی بە زەرافە کردیە، چکە زەرافە یەکێکە لەو ئاژەڵانی کەوا کاوێش دەکا و زەرافە بەجیا لە هەموو ئاژەڵانی تر 4 گەدەی هەیە. وشتر 2 گەدەی هەیە، زەرافە 4 گەدەی هەیە و بە فعلیش زەرافە 4 گەدەی هەیە و زەرافە 11 جۆر بۆن لەسەر پێستەکەیدا هەیە کە خۆی دەپارێزی لە میکرۆب. هیچ میکرۆبێک، هیچ مشەخۆرێک نییە کە بتوانێت لەسەر پێستی زەرافەدا بژێ. ئەو کاتە دەیانگوت سبحان الله، سیرکە ئەڵڵا گیان لە خۆڕایی نییە کە ئاماژەی بە زەرافە کردیە. زەرافە چونکە بۆ نمونە 68 کرۆمۆسۆمی هەیە، زەرافە لەبەرەوەی ئاوایە و یەک تەبعی زەرافە بەڕێزان سیرکەن و باسی معجزەیەکی تریان دەکرد. دەیانگۆ زەرافە بەر لەوەی لەگەڵ مەینەکە جوود بێ، تامی بۆنی مەینەکە، تامی میز نەکبوو، بۆنی میزی مەینەکە دەکا، بزانی هۆرمۆناتی مەینەی تێدا بەرزە یان نا. ئەگەر هۆرمۆناتی مەینەی تێدا بەرز بی لە ڕێگای بۆنەوە کە هەستی بێدەکە بە ئیسترۆجین، ئەوە لەگەڵیدا جوود دەبێ، چکە دەزانی ئەم مەینە توانای دووگیانبوونی هەیە. بەڵام ئەگەر هاتوو ڕێژەی هۆرمۆنی ژنانە مەینە لە زەرافە کەم بێ، ئەوە زەرافە لەگەڵی جوود نابێ، چکە دەڵێت توانای دووگیانبوونی نییە. بەڵێ ئەوە یەکێک لە سیماتەکانی زەرافە. ئەگەر هاتوو زەرافە وای بکرد بە ئەمڕۆ کە دەهاتن بۆ نمونە لە قورئانەکەیان هەبووایە، دەهاتن ئەفەلا ينظرون إلى الزرافة كيف خلقت، سبحان الله. یعنی محەممەدێکی نەخوێندەوار 1400 ساڵ بەر لە ئێستا لە دوورگەی عەرەبی ئەگەر هاتوو ئەمە ئێعجاز نەبێ، چۆن باسی زەرافەی دەکرد؟ چۆن باسی زەرافەی دەکرد؟ بەڵێ ئەوە زەرافەیە بەڕێزان، ئەمە زەرافەیە بەر لەوەی کەوا جوود بێ، جارێ زەرافە لەگەڵ مناڵ جوود نابێ. سەیرە زەرافە عاقڵترە لە ئەڵڵای ئیسلام و لە محەممەدی پێغەمبەری ئیسلام. زەرافە لەگەڵ مناڵ جوود نابێ. باشە، زەرافە لەگەڵ مناڵ جوود نابێ، بە قودرەتی قادر بۆنی دەکا زەرافە، بۆنی میزی دەکا و تامی میزی دەکا. ئەگەر هاتوو میزەکەی هۆرمۆنی ژنانە یا مێینەی تێدا بەرز بێ، واتە
ئەم زەرافە مینە یەک بلوغی کردیە، دوو توانای زاوزەی هەیە. چونکە زەرافەش وەکو ژنان لە مرۆڤدا کاتێک دەگەن بە تەمەنی بۆ نمونە 50 ساڵی لە ژناندا هۆرمۆنی ژنانە کەم دەبێتەوە، توانای زاوزەی نامینێ. زەرافە دێ بۆنی میز و بۆنی تامی مێینەکە دەکا بزانی هۆرمۆنی ئیسترۆجینی تێدا بەرزە یاننا، ئەو کار لەگەڵ یەک جوت دەبێت. ئێستا ئەگەر هاتو بیگوت بە ئەفەلا ينظرون إلى الزرافة كيف خلقت، سبحان الله، وەرە وەرە ئەت پێم بڵێ وەرە وەرە محەممەدێکی نەخوێندەوار لە دوورگەی عەرەبی بۆچی ئاماژەی بە زەرافە کردیە؟ ئەگەر هاتو ئەمە ئیعجازی تێدا نەبی، چۆن دەیزانی 11 بۆن لەسەر پێستی زەرافە هەیە کە ڕێگا لە میکرۆب دەگرێ کە هێرش بکاتە سەر زەرافە؟ چۆن دەزانی کەوا لێوی زەرافە پێستەکەی بە جۆرێک ئەستورە کەوا دڕک برینداری ناکە؟ چۆن دەزانی زمانی زەرافە 50 سانتیمەتر درێژە، جاروەیە ئەگەر لوتی شتێکی بستە ناو لوتی پێپاک دەکاتەوە؟ چۆن دەزانی زەرافە 4 گەدەی هەیە کە هیچ ئاژەڵێکی تر 4 گەدەی نییە، وشتر 2 گەدەی هەیە؟ سبحان الله، سبحان الله، دەهاتن هەمان شتتان دەگوت وەلەوەش سەیر و سەمەرتر بەڕێزە. ئەگەر هاتو دقەکە بیگوت بە ئەفەلا ينظرون إلى الصرصرة كيف خلقت، ئەی سەیری سیسارک ناکەم چۆن دروست کراوە. ئەمڕۆ دەهاتن مۆعجیزەی زانستیتان بۆمان دێنا، سەیری ئەم سیسرکە بکە، سەیریکە سەیریکە، یعنی سیسرکە لەسەر گوو دەژی و زانست نیشانی داوە تووشی ئەو میکرۆبانە نابێت کەوا لەسەر گووە و سیستەمی بەرگری زۆر بەهێزە. سەیری ئەو ئەعجازەی زانستی قورئان بکەن کەوا لە سوڕەتی ئەلغاشیە ئاماژەی پێکردیە، ئەفەلا ينظرون إلى الصرصرة كيف خلقت. یعنی ئەمە ئەگەر هاتو ئەعجازی زانستی نەبی، ئەی چی ئەعجازی زانستیە؟ ئێوە هاتوون دەزانی چۆنە ڕۆژانە گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن. بۆ نمونە من هەر لە ڕێگای یەک گوگڵی زۆر بەسیت تەنانەت زۆرێک لە زاناکان سەریان سوڕماوە لە زەرافە، سەریان سوڕماوە لە زەرافە. بۆ نمونە کێشەکەی زۆر زیاترە لە وشتر، 1200 کیلۆیە نێرینەکەی، و هەروەها باڵاکەی نزیک 5 مەتر و نیوە، باشە 5 مەتر و نیوە، و زۆرێک لە سیفاتی هەیە کە سەیر و سەمەرەیە. و زەرافە دەنجێکی ئینفرا ساوند، واتە لەژێر ئەو دەنگەی کە مرۆڤ دەیبیسی دەردەکا کە بۆ دوورایی چەندەها کیلۆمەتر دەڕوا بۆی بەچەکانی ئاگادار بکاتەوە لە هەر مەترسێک کەوا تووشی دەبێت. بەوە دەرێکی وەکو ئەبەیە گوتی ئەی بەوە دەرێکی، ئەی بەوە دەرێکی. هاتوون باسی وشتر دەکەن، چکە وشتر لە دوورگەی عەرەبی بۆ لێتان کردین بە مۆعجیزەی زانستی. دواتر وشتر خۆی محەممەد دەڵێتن مەخلوق سەرچاو، محەممەد خۆی دەڵێ وشتر مەخلوقاتێکی شەیطانیە، شەیطانتان لێکردین بە مۆعجیزەی زانستی قورئان سەیرە. محەممەد دەڵێتن لە تەویلەی وشتران نوێژ مەکەن، چکە وشتر جاندارێکی و شەیطانیە، مەخلوقاتێکی شەیطانیە. عەجیب غەریب، ئێ باشە کاکە جان شەیطانیە، هەمەی کوڕی ئامینە شەیطانیە، بارەکە الله، زۆر سوپاست دەکەین، چیت کە بکەین. بەڵام ڕاستەکەی دەزانی چۆنە، میزەکەی بخۆنەوە شیفایە، مەخلوقاتێکی شەیطانی بەڵام میزەکەی شفایە، سەیر و سەمەرەیە. من لەو مۆزوعە تێناگەم. مەخلوقاتەکە شەیطانی بی بەڵام میزەکەی چی بیتن؟ میزەکەی چی بی؟ میزەکەی شیفا بی. یعنی هاتوون بەردەوام گاڵتە بە عەقڵی مرۆڤ دەکەن. بەڵێ کاکی وا من لە ڕابردوو باسم لەسەری دانا و گوتومە و فەرموودای و ئەی پێغەمبەری ئەڵڵا نوێژ بکەین، گوتووی نەخێر لە چی پێ دەڵێ لە تەویلەی مەڕ و ماڵات نوێژ بکەن ئاساییە، بەڵام لە یی وشتر نوێژ مەکەن، چکە وشتر ئاژەڵێکی شەیطانیە، مەخلوقاتێکی شەیطانیە، مەخلوقاتێکی شەیطانیە بەڵام گۆشتەکەی دەخورێ، مەخلوقاتێکی شەیطانیە بەڵام میزەکەی شیفایە، سەیر و سەمەرەیە. سەیر و سەمەرەیە زۆر سەیرە. وەکو ئەوەی وایە من پێتان بڵێم ئەلکحول خواردنێکی شەیطانیە، بەڵام بیخۆنەوە لە خواردنەکەی شیفا هەیە، لە خواردنەکەی شیفا هەیە. یعنی ئێوە سەیرن، یعنی خودی خۆتان ڕازەکەی سەرچاو کاکبێستون، سەرچاو کاکبێست. باسی ئەوە دەگەم کاکبێستون دەقێکیان هەیە دەڵێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت، ئەی سەیری وشتر ناکەن کە چۆن دروست کراوە، لەیان کردین بە مۆعجیزەی زانستی. هەمەی کوڕی ئامە هاتووە لە دوورگەی عەرەبی چی بوونی هەبوو؟ خستوویەتی قورئانەکەیەوە، بەفر نەبووە باسی بەفری نەکردووە، زەرافە نەبووە باسی زەرافەی نەکردیە. ئەگەر هاتوو بۆ نمونە ئێستا ئاماژەی بە زەرافە بکردبایە، دەیانگوت نا،
سەیریکە ئەگەر دەکە بیگوت بە ئەفەلا ينظرون إلى الزرافة كيف خلقت تیانگوت حکمەتە سەیری و حکمەتە ئیلاهی بکە بۆ زەرافە ئەگەر هاتو ئەمە ئیعجازی زانستی نەبێ یەک زەرافە لە هەموو ئاژەڵەکان باڵا بەرزترە تاکە ئاژەڵە لە گەردووندا کە لە هەموو ئاژەڵەکانی تر باڵای درێژترە چێژی زۆرە ملی لە ملی هەموو ئاژەڵەکان درێژترە و 11 جۆر بۆن هەیە لەسەر پێستی کە پیستی دەپارێزی لە میکرۆب لە مشەخۆر لە بەکتریا و زمانەکەی 50 سانتیمەتر درێژە کە دەینتە دەرەوە و لوتی پێپاک دەکاتەوە و پێشەوەی بۆ نمونە تووچی تێدایە کەوا لە ڕێگای ئەو تووکانە لێوی دەپارێزەیە باشە و دەتوانی دڕک بخوا بێ ئەوەی ئازاری بدا و هیچ گیاندارێک لەسەر گۆی زەمیندانیە کە 4 گەدەی هەبێ زەرافە تاکە ئاژەڵە کە 4 گەدەی هەیە 4 گەدە و یەکێکە لەو ئاژەڵانەی کە کاوێژ دەکا و زەرافە بۆ نمونە دەنجێک دەردەکا پێی دەوترێت ئینفراساوند واتە لە ژێرەوەی ئەو دەنگەی کە ئێمە دەیبیسین کە بۆ دووری چەندەها کیلۆمەتر دەڕوا بەچەکانی ئاگدار دەکاتەوە لە چی لە مەترسی و زەرافە یەکێکە لەو ئاژەڵانەی بۆ نمونە نێرەکانی تەنها لەگەڵ مێینەی کە پێیان ناوەتە قۆناغی هەرزەکاریەوە سێکس دەکا بۆ نمونە حەز ناکا لەگەڵ زەرافەیەک کەوا سووری مانگانەی نەماوە یا هێلکەی نەماوە جود بێ و لەگەڵ مناڵێکی مێینە جود نابێتن بارەکە الله سبحان الله تەماشا بکەن و هەروەها بەر لەوەی لەگەڵی جود بێ تام یا بۆنی میزی مێینەکە دەکا بزانی هۆرمۆنی ژنانەی تێدا بەرزە یان نا چکە ئەگەر هاتو هۆرمۆنی ژنانەی تێدا بەرز بێ ئەوە مانایەوەیە ئەو زەرافەیە توانای دووجیانبوونی هەیە و بەچە دروست دەکا ئەی بەمە دەرەی چی ئەگەر ئەمە موعجیزەی زانستی قورئان نەوێ ئەفەلا ينظرون إلى الزرافة كيف خلقت ئەی سەیری زەرافە ناکەن کە چۆن دروست بووە سەیرە یعنی هاتوون دەتانەوێت بەردەوام ڕۆژانە خەڵک بگەوجێنن لەژێر ناوی ئەم شتە قۆڕانەی کەوا هاتوونە وشتر چۆن دروست کراوە خۆتان دەڵێن شەیتانیە یعنی چین هاتیینە دروست دەکەن و دەمی ئاوا و قنجی ئاوا و سمتی ئاوا و نازانم چی ئاوا و دواتر هەتا لە ڕووی جوانیەوە زەرافە کاتێک سەیری دەکەی ئینسان جۆرێک خۆشی لێ دەبینی لە سەیرکردنی ڕەنگی پێستەکەی بکە ئەخە وشتر بۆچی کردان بە موعجیزە یعنی من سەیرە بەڵێ 4 مەئیدەی هەیە کاک پشکۆ زەرافە 4 گەدەی هەیە هیچ ئاژەڵێک لە گۆی زەمیندانێ چوارێ وەتەنانەت ئەگەر هاتوو باسی سیسرکەی بکردبایە ئێستا و ئاەتە لە جیاتی وشتر ئەفەلا ينظرون إلى الصرصرة كيف خلقت دەهاتن لە ئێمەتان دەکرد بە موعجیزەی زانستی ئەی سەیر ناکەن کەسی سرکە چۆن دروست کراوە سبحان الله ئەمە موعجیزەی زانستی قورئان باسی کرد چۆن بابی بام چۆن خۆی دەزانین چۆن ئەگەسی سرکە بگەی لەسەر گوو دەژی و هەروەها زانست نیشانی داوە سیستەمی بەرگریش زۆر بەهێزە هیچ میکرۆبێک تووشی نابی و تووشی نەخۆشی ناکە سەیریکە یعنی قورئان لە هیچ خۆڕایی نییە باسی سیسرکەی کردیە مەوزوعەکە سیستەمی بەرگریە دەڵێتن سەیرکە ئەم شتە پیسە لە ناو پیسی دەژی بەڵام لەگەڵ ئەوش تووشی نەخۆشی نابی سبحان الله دەهاتن ئەو کلاواتانەتان لەگەڵ خەڵک بەکار دەینە هەتا وەکو بەیانی وشترتان هێناوە و ڕاتان گرتی دەستمە سەر لاپەڕێک وشتر ئبل الإعجاز الزانستي في آية شمارة أوندا سورة الغاشية خريجي أو كلاواتانا بردوان خريجي أو كلاواتانا توزيك بخوتان عاقل بن توزيك عاقل بن أقرنا عاقلتان دكين إما دزانين شون عاقلتان دكين إما دزانين شون عاقلتان دكين باشا دزانين شون عاقلتان دكين هر بجدي دزانين شون عاقلتان دكين توزيك بخوتان عاقل بن دانشين لشويني خوتان دانشين لشويني خوتان زم چیت که هەیە کەوا بەس ڕەنگ بێ ئەڵڵاکەتان ئاماژەی بە زەرافە نەکردی بەمە بەستەوە چکە زەرافە دەست درێژی سێکسی ناکاتە سەر مناڵ خۆی پێمان دەڵێ زانست دەکە دەڵێ زەرافە لەگەڵ زەرافەیەکی مێینەی مناڵ جود نابێ باشە دڵی جود نابێ بەڵام ئەڵڵاکەی ئێوە ڕێگای داوە پیاوی سمێڵقوتی موسڵمان لەگەڵ مناڵ جود بێ یعنی سەیرە زەرافە ئەو مەوزوعە دەزانێ مناڵ بۆ گاین نابێ کەر دەزانێ مناڵ بۆ گاین نابێ بەس ئەڵڵا و محەممەد نەیانزانیوە کچی مناڵ بۆ نیکاح نابێ
سەیری کەن ئەمە ئیعجازە ئەمە بەفعلی ئیعجازە ئەمە بەفعلی ئیعجازە هەر بەفعلی ئیعجازێکی زانستیە کەر بۆ نمونە زەرافە زانیویانە مناڵ بێچوو بۆ گاین نابێ بەڵام ئەڵڵا و محەممەد نەیانزانیوە کچی مناڵ بۆ نیکاح نابێ سەیرە وەرۆک ئاماژەم پێکرد کە زەرافە بۆنی میزی مێینە دەکا ئەگەر هۆرمۆنی مێینەی تێدا بەرز نەبیتن لەگەڵی جود نابێ لەگەڵی جود نابێ پێی شەرمە کاکە پێی شەرمە کورە پێی شەرمە کورە تۆزە شەرم لە خۆتان بکەنەوە سەیری کەر و وشتر سەیری کەر و زەرافە بکەن سەیرە هاتون ئەوەشتان لێمان کردووە بە موعجزەی زانستی وشتریشتان لێمان کردووە بە موعجزەی زانستی کاوێش دەکا زەرافە کاوێش دەکا وشتر دوو گەدەی هەیە زەرافە چواردانەی هەیە دەی چواردانەی هەیە چی دێ خۆ شیرەکەی لە ئەفریقیا دەخۆنەوە دەی تۆ ناخۆی لە ئەفریقیا دەیخۆنەوە یعنی چی مشکلێکەیە خۆ ئاژەڵ ناخواتن هەمووی بۆ نمونە گژ و جیا دەخواتن وە میزەکەی ویش من متعاقیدم ئێوە دەڵێن ئێستاکە ئەگەر بۆ نمونە زەرافە باە ئێستا دەتانگۆ ئیعجازی زانستی لە میز و شیری زەرافە ئەوەشتان دەیناگۆڕێ بابەتتان دەنووس و سیمیناراتان لەسەر دەگرێت ئیعجازی زانستی ئەنتیپلیتلەتی تێدایە ئەوها لە بەرامبەر ئەبرۆکەواناندا دەنیشتی چکە یعنی بۆشایەکت ماوە لە ژیان سێدانە تێناوە دانەیەک ماوە بەردەوام سیمینارت دەکرد بۆ ئەبرۆکەوانەکان بۆ ئەوەی دانەیەکی جوانی هەڵبژێری بیکەی بە ژمارە 4 دادەنیشتی میزی زەرافە ئەنتیپلیتلەتی تێدایە مام قادر جوزانی ئەنتیپلیتلەت چییە مام قادر جوزانی ئەنتیپلیتلەت چییە داهاتی ئەوەشان لێمان دەکرد بە جازی زانستی ئەنتیپلیتلەتی تێدایە ئەنتی کانسەری تێدایە دەبنگ تڕگەن وەتەنانەت ئەجازی زانستی یعنی لە زەرافە بە حکمەوەی ملی درێژترین ملی هەیە فشاری خوێنی زەرافە کە لە مرۆڤ 120 لەسەر 80 دوو بەقەتی مرۆڤە بۆی بتوانی خوێن بنێری بۆ سەری وە زەرافە هەر وەکو وشتر وەکو مرۆڤیش بۆ نمونە جیوبی ئەنفی هەیە گیرفانەی هەوایی هەیە چکە سەری زۆر قورسە بتوانی سەری هەڵبگرێ هاتوون سیر دەکەن ئەنی بەکەی خۆتان خەڵک دەگەوجێنن هاتوون پۆز دەکەن وشتر ئاوا و گونی ئاوا و نازانم چی ئاوا و پێشتان بڵێم ئێوە ئاینەکەتان 150 سەبارەت بە نیکاحە سەبارەت بە گاینە باشە 150 سەبارەت بە کوشتنە باشە و هی زەرافە زۆر گەورەترە لە هی وشتر باشە مسلمانە هی زەرافە نا هی زەرافە ورە ماڵم بە قوڕنەگرتن زۆر گەورەترە دەزانم ئێوە تۆزێک ئەو شوێنەتان بەلاوە زۆر گرنگە ئەگەر گەورەتر بێ باشترە هی زەرافە زۆر گەورەترە باشە هی زۆر گەورەتر لە وشترە ئەلەوەش موعجزە هەیە موعجزەی زانستی هەیە باشە و دوو گیانبوونیشی 406 ڕۆژە باشە 406 ڕۆژە شەرم ناکەنەوە لە خۆتان بەردەوام هیچ دەق نەما نەیکەن بیکەن بە موعجزەی زانستی چیمان بەسەر ها لەگەڵەوە بەتەی رازیان بالێ بینی ئەوە هەر وەکو پێشەچێک ویستمان وەڵامیان دێنەوە ئەوە وەکو پێشەچێک ویستم وەڵامتان دەمەوە باش رابێنە سەر بابەتی ئەسڵی ئەمڕۆمان عومەری کوڕی خەتاب کە لە بەرنامەیەکی تر هەوڵ دەدەین من لە ڕابردوو 3-4 بەرنامەم لەسەری داناوە سەبارەت بە ئەسڵی ڕەچەڵەکی چێ بووە کوێ نەبووە هەتا وەکو دوایی کەوە نایمەوە سەر ئەو بابەتەی عومەری کوڕی خەتاب بەڵام ئەمڕۆکە بزانین ئەو دەقانە چین کە عومەری کوڕی خەتاب بە محەممەدی گوتیە خۆزگە ئاەتێکی قورئان بەم شکل و شێوەدا دەبەزی و دەست بەجێ دواتر دەقێکی قورئان وەکو ئەم قسەی عومەری کوڕی خەتاب دابەزیوە سەیر و سەمەرەیە بەلاتانەوە سەیر نییە محەممەد دانیش و عومەری کوڕی خەتاب چیتە لە پێ یا ڕەسوول الله بەڵێ من حەز دەکەم ئەگەر هاتوو ئەڵڵا ئاەتێکی ئاوای دابەزاندبایە دەست بەجێ دواتر ئاەتێک دابەزیوە وەکو قسەکەی عومەری کوڕی خەتاب
يعني ئەوە چیمان پێ دەڵێ؟ یا ئەوەتە محەممەد نووسری قورئانە، یا ئەڵڵاکەی ئیسلام دەبەنگ و گەوج بووە، هەستی بە زەرورەتی دورگەی عەرەبی نەکردووە کە خەڵکەکە پێویستیان بە چ ئاەتێکە بۆ ئەوەی دابەزێ لە عومەری کوڕی خەتابەوە ئیلهامی بۆ چووە ئەڵڵای قورئان لەسەر عەرش، ئینجا لەوێوەش داویەتی بە جوبرائیلیش داویەتی بە محەممەد. بەڵێ موافقات عومەر. بۆ نمونە ئەو سەرچاوانەی من ئاماژەیان پێ دەکەم لەم بابەتە بریتین لەوانەی خوارەوە بە شێوەیەکی سەرەشی. الإتقان في علوم القرآن السيوطي باشا. دو هەروە گوتم بۆ نمونە مفسرەکان وأسباب النزول الواحدي کە من بۆ نمونە ئاماژەی پێ دەکەم، و هەروەها فەرمودە ڕاستەکان لە موسلم و لە بوخاری. ئەوە چوار سەرچاوەی سەرەکیە کە لەو بابەتەی خۆم من ئاماژەی پێ دەکەم، و لە هەر کوێیەک لە دەرەوەی ئەم چوار سەرچاوە بە دەرەوە بێ ئەو من ئاماژەی پێ دەکەم. بۆ نمونە الإتقان في علوم القرآن جزئية كم لا برد 228 لو ودس كدكا دلي. النوع العاشر جوري ديم فيما نزل من القرآن على لسان بعض الصحابة أوي لقرآن داب زيوا لسر زماني هندق ليا وركان، والأصل فيه موافقات عمر ولبن رد أوي تيايدايا بريتي لويك الله لقل عمر موافق بوا نك عمر لقل الله موافق بوا نا عمر دبي لقل همو دق كان القرآن موافق بوا بلام أو دقاني كالله لقل عمر موافق بوا. وأخرج الترمذي عن ابن عمر أن رسول الله قال، وهروها بونو من دلي ترمذي فرمودية شي درهنا لزمان ابن عمر كري عمر بن خطاب دلي پیغمبري الله قتي إن الله جعل الحق على لسان عمر وقلبه. الله حقي خستوتا سر زمان عمر وهروها خستوية ناو دلي عمر لقلوش عمر كسيك بوا كوازول بوا وكسيك بوا كزنيم بوا وهروها كسيك بوا لسردمي جاهلي خريجي جن بوا وخريجي خواردنەوەی مەشروبات بوا وظلم مستمي لخلق كردوا وچکتی خوي زنده بچال كردوا. بەڵام بە قدرەتی قادر ئەڵڵای ئیسلام کەسێکی محتەرەمتری نەدۆزیوەتەوە لە عومەری کوڕی خەتاب بۆ ئەوەی بۆ نمونە یعنی حەق بخاتە دڵی و سەرزمانی. ئەوە لە بەرنامەیەکی تر بە دوور و درێژی باز لەوە دەکەین ئایا عومەری کوڕی خەتاب کەسێکی عادل بووە یا کەسێکی سەرسەری بووە، ئەوەشتان بۆ یەکلا دەکەینەوە. قال ابن عمر وهروها دڵێت وما نزل بالناس أمر قط فقالوا وقال إلا نزل القرآن على نحو ما قال عمر. وهروها ابن عمر دڵێ هیچ دقیق نەبوو کە تایبەت یا پەیوەست بە خەڵک دابەزێ خەڵک نەڵێ و نەڵێن ئەم دەقا بەو شێوەیە دابەزی کە عومەر گوتی. واتە ناسراو بووە کەوا دەقی قورئان بە شێوەی تێڕوانینەکانی یا بە شێوەی ئەو شێوەیە کەوا عومەر پێشووتر باسی کردووە دابەزیوە. واتە ئەڵڵای قورئان دەقی دابەزاندووە کە پێشووتر عومەر درچی پێی کردووە، هەستی پێی کردووە کە پێویستمان بەو دەقەیە لەلایەن ئەڵڵاوە دابەزێ، دواتر دەقەکە دابەزیوە. الترمذي كتاب المناقب في مناقب عمر بن خطاب ژمارەی فرمودە 3682 وألباني أو فرمودەی بەڕازدانەوە. وأخرج ابن مردوية عن مجاهد وأروها كسيتي تركوا لا فرمودكاني محمدي نسيوة ابن مردوية ضل مجاهد قتيتي قال كان عمر يرى الرئية فينزل به القرآن. عمر سرچاو برزان بخير به ضل عمر رايتي دبيني كرايتي درسته فينزل به القرآن آياتي القرآن لسر رايكي عمر دادا بزي الجيب غريب. أو ابن داود ابن أبي داود آماجي بيكردية. وأخرج بخاري وهروا بخاري لكتاب التفسير ژمارەی فرمودە 4483 دەڵێ وهروها زۆر سەرچاوەیتر بەڵام من ئاماژە بە یەک سەرچاوی دەکەم چکە ئەمڕۆ هیلاک بووم نەمتوانی زۆربەی زۆری سەرچاوەکان بگەڕم بیدۆزمەوە بۆ خۆتان دەتوان مسلمانان بشن بیدۆزنەوە. و ئەوانی کەوا نووسەرانی فرمودەکان ئەوانی تریش ئاماژیان پێکرێ عن ئەنەس دەڵێ قال عمر قوتي وافقت ربي في 3 واتە هاورابوم لەگەڵ خوداکەم لە 3 شتدا. قلت يا رسول الله عمر دڵێ قوتم أي بيغمبري الله لو اتخذ
اتخذنا من مقام إبراهيم مصلى أجر هاتو كعبة بكين شون أجر كعبة بكين بشي بمزقود بقبلة وهروها فنزلت ضلي عمر قتي أو أبو يكسر آية صوت بيشتبنجي سورة البقرة دابزي قتي واتخذوا من مقام إبراهيم مصلى سيرك لو اتخذنا من مقام إبراهيم مصلى الله دقيش دابزان دي واتخذوا من مقام إبراهيم مصلى أو كعباب كان بقبلة خوتان لا سرق سي عمر وقلت يا رسول الله إن نساءك يدخل عليهن البر والفاجر وهروا قلتم أي بيغمبري الله خلقانيكي باشو خراب بولايج نكان الدين فلو أمرتهن أن يحتجبن أجر هاتو فرمان بجنكان بكي كحجاب ببوشن فنزلت آية الحجاب أو بو آية حجاب دابزي كوا أجر حلنا بم آية بنجاونوي سورة الأحزاب كدلي أي بيغمبري الله بجنكاند وقت كاند وجناني إيمان دار بلن كوا لجتي سر بوشكانيان شرب كانوا بو سر سنجان أو باشتر بو أوي بناسترينوا وهروها دقيقي تريش هيك على سرقسي عمر دابزيوا كبردا لنيوان دايتش إيمان داران جنكاني محمد هبن وهروها لنيوان بياواني كوا قسان لقل دكان أما السيدق لسرقسي عمر دابزيوا وهروها نتوار دق ببورن وهروها تشيدل دواتر واجتمع على رسول أو عمر قصدك واجتمع على رسول الله نساؤه في الغيرة فقلت لهن ضليج نكاني بيغمبر بريان درس كرد دجبه بيغمبر هستيان بغيره دكرت يعني دجايتي بيغمبريان دكر عمر ضلي بيم قوتن بجنكاني بيغمبر عسى ربه إن طلقكن أن يبدله أزواجا خيرا منكن آياتي بينجي سورة تحريم ضليتن عمر قوتم بجنكاني بيغمبرم قوت خوزقا يا بهيواي أوي خداكي محمد إيوه بطلاق دان بدا ولا شويني إيوه جناني شي باش بو محمد بينت كوا آياتي بينجي سورة التحريمة دلت عمر دلت فنزلت كذلك وبالضبط دقك آوا دابزيوا بالضبط دقك آوا دابزيوا الله القرآن بالضبط وكو عمر تعبير لي كردوا دبي كم كردني خالق دبي كم كردني بيتك بالضبط آوا دابزيوا وهروها صحيح مسلم فضائل الصحابة صحيح مسلم شاكي وركان من فضائل عمر رضي الله عنه لشاكان عمر رضاي الله لسربيش ما ريفر مدبشت سيهزار نوتنو عن ابن عمر عن عمر قال ابن عمر ضليتا عمر قتي وافقت ربي في ثلاث في الحجاب وفي أصاري بدر وفي مقام إبراهيم در عمر قتي من لقل الله هاورابوين بيكوا الله لقل من هاورابوين سبارد بسيشت حجاب هر وقت بيشتر آماجان بيكر دي لكاني بدر كيستا آماجي بيدكم ومقام إبراهيم كبيكن بكعبة آماجان بيكر بونمون چي دلي واروها سرچاويجي تر سبارد بوي كوا آيات حجاب سبارد بقصي عمر كري خطاب دا بزيوا عمدة القارئ جزء دوام لا بردوسة واشتاو چوار آماجي بيكر دوا ئیدی لەکانی بەدر بۆ نمونە ئێستا ئاماژەی پێدەکەین بزانین لەکوێدا دیلەکانی بەدر چی دەبێتن بۆ نمونە کاتێک دیلی بەدر دەگرن عومەر دەڵێ پێغەمبەری ئەڵڵا بابیان کوژین بۆ پێغەمبەر نەبووە دیل بە پارە ئازاد بکە ئێمە کار دەکەین لە پێناو ڕۆژی داهاتوو نەک لە پێناو ئەو دنیایە عومەری کوڕی خەتاب و ئەبوبەکر دەڵێ نەخر بابیان فرۆشینەوە پارە بەدەست بێنێ بۆ چەند ڕۆژێک دوای ئەوەی کەوا ئازادیان دەکەن تەنها دوو کەسیان نەبێ دەیان کوژن النەضر بن الحارث عومەری کوڕی خەتاب دەچی بۆ لای محەممەد دەبینی لەگەڵ ئەبوبەکر دانیشتێ دەگریان عومەری کوڕی خەتاب دەڵێ پێغەمبەری ئەڵڵا چی بۆ پێم بڵێ ئەگەر شتەکە شایستەی گریان بی منیش لەگەڵتان دەگریم بزانم چی بووە پێغەمبەری ئەڵڵا دەڵێ ئای عومەری کوڕی خەتاب ئەگەر لە دوای من پێغەمبەر هەبوایە ئەوە تۆ دەبووی بە پێغەمبەر دەڵێ بۆ دەڵێ تۆ پێت نەوتین دیلەکان ئازاد مەکەن بیان کوژن ئەو دنیای هیچ نییە پارەی دنیا بەدەستهێنانی دنیای ئەولا مهمە دەڵێ کتومت ئەڵڵا گیان ئاەتێکی دابەزاندیە کە بریتە لە ئاەتی 67 سوڕەتی الأنفال دەڵێ ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض تريدون عرض الدنيا والله يريد الآخرة والله عزيز حكيم أي پیغمبر
پێغەمبەر بۆی نەبووە دیلی هەبێ تاوەکو زەوی خەڵتانی خوێن نەکا ئێوە خۆشی دنیاتان دەوێ لە کاتێکدا ئەڵڵا ڕۆژی دوایی دەوێ و ئەڵڵا عەزیز و حەکیمە. یعنی لەسەر قسەی عومەر دابەزیوە دەقێکی تر سەیرە. و هەروەها بۆ نمونە دەقێکی تر ئەوە چەند دەق بژمێرن ئێوە بزان چەند دەق لەسەر قسەی عومەر دابەزیوە. وهروها أخرج ابن أبي حاتم عن أنس وهروها صحيح بخاري لفرمودي جمارة 4488 آماجي بيكردوا ضلي قال عمر دار عمر قتي أو أنس باسي وافقت ربي أو وافقني ربي عمر ضلي لقل الله هاورابهم وين الله لقلم هاورابو باشا في 40 لتشوارشت نزلت هذه الآية ضلي أوبو آية بو بيغمبر دابزي كدلت ولقد خلقنا الإنسان من سلالة من طين آياتي جوانزي سورة المؤمنون ضلي فلما نزلت قلت أنا ضلي كاتك أو الله أو دقة كإنسان من درس كردية لدر تشيشك لقر كاتك أم دقة دابزي آياتي جوانزي سورة المؤمنون ضلي من ببيغمبرم قلت ضلي من أو كاتك بيغمبر أو دقيقين وبيغمبر قلتم فتبارك الله أحسن الخالقين باشا ضلي أهام قلت پیرۆزە ئەڵڵا کە باشترین دروستکەرە دەڵێ فەنەزەلەت دەڵێ ئەوە بوو یەکسەر ئەڵڵا گیان دەقێکی دابەزان گوتی فتەبارەک الله ئەحسن الخالقین ئاەتی چواردەی سوڕەتی المؤمنین دەڵێ ئەوە بوو یەکسەر ئەڵڵا گیان دەقێکی دابەزان گوتی ئەو دەقە زۆر جوانە عومەر گوتی بابیکەین بە ئاەتی چواردەی سوڕەتی المؤمنین کە دەڵێتن المؤمنون کە دەڵێتن فتەبارەک الله ئەحسن الخالقین ئەوە لەسەر قسەی عومەر دابەزی. وأروها واخرج عن عبد الرحمن بن أبي ليلى أن يهوديا لقي عمر بن الخطاب فقال إن جبريل الذي يذكر صاحبكم عدو لنا. عمر بن الخطاب شاوي بهندق يهودي لكوي يهودي كان ضلين أو جبرائيلي كمحمد آماجي بيدك أو الدجمني إيمي يهودية. فقال عمر قتي من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكائيل فإن الله عدو للكافرين. فنزلت على لسان عمر آيات نوتوشتي سورة البقرة. فالله يهودي كان قتيان أو جبرائيلي محمد آماجي بيدك أي عمر أو الدجمني إيميا. عمر قتي هركسك دجي الله فرشتكانيو بيغمبركانيو جبرائيلو ميكائيل به أو كافرة ودجمني الله ضل كتم الدقكة دواتر آياتك دابزي بشوازي قصي عمر كتم دوكو عمري آياتي نوتوشتي سورة البقرة باشا أوش دابزي دقيتر لسر قصي عمر دابزي استئذان الأطفال ريقاذان بمنالانو ملك اليمين واتا كنيزة كيسترداني مالان بكن سيد الله يبونه من الدقة آيات بنجوهشتي سورة النور يا أيها الذين آمنوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم منكم 3 مرات من قبل الصلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد الصلاة العشاء 3 عورات لكم. وات أودق دلي أي إيمان داران ريغاتان بيدراوا دلي أي إيمان داران ملك اليمين كنيزة كان وأواني كهشتا نجيش هشتا خونيا نبي نواتا أو من أواني هشتا هراج نبون دبيت مولد وربقرن كاتك لمالان دس نجوروا سيجار لروجك دا سيجار أو مولد لسي كاتي جاري كراودا جاري كان بيش نويجي بيانيان باشا جاري كان كاتك لدوايني ورو خلق جلي خوي لمالي خوي دادا كاني جاري كان دواي نوش كردني عيشا دبي مولد وربقرن منال كنيزة دبي مولد وربقرن نابي يكثر أها بس نجوروا باشا الواحد سبارد دابزيني هوكاري دابزين أسباب نزول قال وجه رسول الله غلاما من الأنصار يقال له مدلج بن عمرو إلى عمر بن الخطاب رضي الله عنه وقت الظهيرة ليدعوه قال بيغمبري الله غلامك منالي تشينار بناي مدلج بن عمرو بولاي عمر كري خطاب كاتيني ورو بوي بانجي بكا فدخل أو من الله تشوجروا لعمر فرأى عمر بحالة كره عمر رؤيته ذلك طلقات إلى عمر توجور عمر لباردوخيشي
ناهیندا بوو ناپەسندا بوو جا بزانە عومەر خەریکی سێکس بوو گەڵوگونی لە دەرەوە بوو خۆی ڕوت کرد بۆ بزان چی بوو پێمان ناڵێتن دەڵێ عومەر زۆر ئەوەی بەلاوە ڕقی لەو حاڵەتە بووە فقال يا رسول الله قلت أي بيغمبري الله وددت لو أن الله تعالى أمرنا ونهانا في حال الاستئذان فانزل الله تعالى هذه الآية قلت أي بيغمبري الله من آرزو لكم الله جان دقيق من بودا بزيني أو كاتنا من بودياري بكا كوا من النين بولاي يعني بونم ده فلانة وقت وفلانة وقت وفلانة وقت خلق لخلق نسيت الجورة أو أبو يكسر دليتن فانزل الله تعالى هذه الآية أو أبو لسرق سي عمر أو آية دالتي لذا عمر موافقته في ترك الصلاة على المنافقين كعمر بمحمد دلي نابي نوش بكي لسر منافق كان آيات يشتاو تواري سورة التوبة شي دلي آياتك ولا تصلي على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره إنهم كفروا بالله ورسوله وماتوا وهم فاسقون دلي أي محمد نوێژ نەکەی لەسەر هیچ کامێکیان هەرگیز و لەسەر گۆڕەکانیان مەوەستە ئەمانە کفریان کرد بە ئەڵڵا و پێغەمبەرەکەی و مردن کەسانێکی فاسق بوون الواحدی سەبارەت بە ئەسبابی نزولی ئەمە دەڵێ لما توفي عبد الله بن أبي دەڵێ کاتێک عبد الله بن أبي کەوا سەرۆکی منافقەکان بوو لە مەدینە مرد جاء ابنه إلى رسول الله صلوات الله عليه كركي هاد بولاي بيغمبري الله وات كري عبد الله بن أبي هاد بولاي بيغمبر كاتك عبد الله بن أبي باوشي مرت وقال أعطيني قميصك وتي أي بيغمبري الله أو كراسي خوتم بده حتى بوي باوشي تبكى الكفن بكى بكراسك محمد وصلي عليه واستغفر له وبيغمبر ولا نويج لسر ترمي باوكم بكى وداوي لبردي لبكى فأعطاه قميصه أو أبو كراس محمد كراسة كيف يدا ثم قال آذني حتى أصلي عليه إن جاب كري عبد الله بن أبي قد ريغان بيبدا بانويجي لسر بكم أو أبو ضلي مولتي بيدا فلما أراد أن يصلي عليه كاتك محمد ويستي بچي نويجي لسر بكا جذبه عمر بن خطاب عمر كري خطاب محمد راجع شاقوتي ورا وقال أليس قد نهاك الله أن تصلي على المنافقين أي الله قد غينا كردي كنابي نويج لسر منافق كامكي فنزلت عليه هذه الآية أو أبو دواي أو نويج لسر كرت بو دانوي دلي عمر بلي محمد بلي عمر تو راز بوي محمد أو آية الدنوسي ودادا بزيني چي دلي ولا تصلي على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره إنهم كفروا بالله ورسوله وماتوا وهم فاسقون أي محمد هرجيز نابد نويج لسر كسيشان بكي هرجيز ونابد لسر قوركان بوستيد أوانا كفريان بالله وبيغمبركي كر وكاتق مردن فاسقون أو رواه بخاري ورواه مسلم آماجي بيكر عمر قلتي أي بيم نوتي بزان أي بيم نوتي بيغمبر جان نابيتن أي بيم نوتي بتشاوي تشاوم نابيتن بيم نوتي نابيتن بزان الله بقصي من آياتي داوزن ئێستا چێ نووسری قورئانە پێم بڵێن محەممەد نووسری قورئانە یا ئەڵڵایەکی نووسویەتی دای بەزاندووە ئەمە باش پێمان دەڵێ ئەو بەڵگانە عومەر لەگەڵ تحریمی خەمر عمر لقل قدغ كردني الكحول خمر شراب قال عمر قتي اللهم بين لنا في الخمر بيانا شفاء عمر يقول خدا كمان سبع رد بخوارنوي الكحول بروني بومن دربخا يعني قدغ بومن قدغ بك فنزلت آية 219 سورة البقرة أو أبو لسرق سي عمر آيات 219 سورة البقرة دابزي دلي يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما أي محمد برشار اللي كان سبارد بخمر وميسر وات الكحول وميسر قل بلي فيهما لم دوانا دا گوناحێکی گەورە هەیە و سوودێک بۆ خەڵک هەیە بەڵام گوناحەکەیان گەورەترە لە سوودەکەیان عومەر هات گوتی نا ئەوم بەدڵ نەبوو عومەر هات گوتی ئەوم بەدڵ نەبوو یعنی ئەمە قەدەغە نییە بەدڵم نییە چکە عومەر کاتی خۆی زۆری دەخوار گوتی ئەوم بەدڵ نییە دووبارە گوتی اللهم
بين لنا في الخمر بيانا شفاء قلت الله كمان يعني بروني بومان بديار بخا أو كلاواتي ناوي يعني بونمونا سودي تيدا وجناهي جوري وسودكي بونمونا جناحكي جورة ترلا سودكي من دقيق دويت تحريمي تيدا بيتن أو أبو دواغر فنزلت آية تشلوسي النساء أو أبو آية تشلوسي سورة النساء دا بزيد الله يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وانتم سكارى هل شند أو دقا سبارد بوبو علي كري أبي طالب نوجي كرديا لنوج ليتك شو كاتك سرخوش بوا باول حاصل ضلت أم دقا قلت أي إيمان داران لنوج نزيق مبنى وكاتك سرخوشن فقال عمر بدل منية عمر قلت بدل منية أما قد غنية قلت أي خدا كمان دموي دقيق دابا زيني خمر حرام كي فنزلت آية نوتويتش المائدة أو بو آية نوتويتش المائدة دابزي كذلك فهل أنتم منتهون أري واستنينا لخوارنوا أري واستنينا لخوارنوا قال عمر انتهينا عمر قلت تواو يعني أو بدلما أويا بدلما انتهينا باشا وار خبر يزور سرچاوي تريش آماجيان بيكر ديا واروها سبارد بعمر كوري خطاب برزان دقيقان زور البته ئێمە ناتوانین ئاماژە بە هەمووی بکەین بەڵام ئاماژە بە چەند دقێکتر دەکەین اینجا دەچینە سەر ئەو هەندێک لەو شەریعەتانەی کەوا عومەری کوڕی خەتاب داینەوە بە ڕۆژووبوون و جودبوون یا بە ڕۆژووبوون و سێکسکردن لە سەرەتا کاتێک بۆ نمونە بە ڕۆژووبوون بوو بە بەشێک لە ئەرکانەکانی ئیسلام پیاو بۆی هەبوو ئێواران لەگەڵ بانگدان یا لەگەڵ ڕۆژ ئاوابوون نان بخواتەوە سێکس بکە تاوەکو نوێژە ئیشا دەکا یا تاوەکو دەخەوێ ئەگەر هاتو نوێژە ئیشای بکردبایە دوای ئەو بۆی نەدەبوو سێکس بکە خواردن بخوا خواردنەوە بخوا تاوەکو ڕۆژی دواتر و یاخود ئەگەر هاتو بخەوت بایە نوێژیشی نەکردبایە لە خەوەکەی بە ئاگا بهاتبایە بۆی نەبوو سێکس بکە خواردن بخوا خواردنەوە بخوا عومەری کوڕی خەتاب فێڵ دەکا لە ئەڵڵا سەیریکەن سبارت بآية 187 سورة البقرة ضل أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هوي إيمان داران بوتان حلال كرا لشواني بروجوبون دا خويرياتي لقل جنكانتان بكن الرفث لزمان عربي ماناي فاحشة وات خويرياتي محمد ليان توربوا چکو بدیار دکوی هر همو یاورکان خریجی او بزمه بوینه لقل وش حرام بوا محمد ليرت توربي دقي الرفث بكارديني أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم لشوي أي إيمان داران لشوي رمضان دا بوتان حلال كرا خويرياتي لقلش نكانتان بكان آيات 187 سورة البقرة الواحدي وهروها الزمخشري آماجا بيدكا اشتي سانهات نوا أو جوين فروشانا تورا لدقاني خوين بوين دخوين تو جوين ددن راستي جيغاش سيرن ضلي الواحد ضلي إن ناسا من المسلمين أصابوا من الطعام والنساء في شهر رمضان بعد العشاء منهم عمر بن الخطاب فشكوا ذلك إلى رسول الله فانزل الله هذه الآية الواحد ضلي مجموعة كسانق لدواي نواجي عشاء أو أبو خواردنيان خواردبو وهروا سكسيان لقل جنكانيان كردو لمانج رمضان يشك لوانا عمر بو وهاد لاي بيغمبر باسي كرد كاتك باسي كرد همو یاوەرەکانی تر ئەو دەگۆ بەڵێ منیش پێغەمبەری ئەڵڵا بەڵێ منیش پێغەمبەری ئەڵڵا منیش وام کردیە ئەوە بوو محەممەد ئەو دەقەدا دەبەزێنی دەڵێ باشە لەمە دووە تاوەکو خەتی بۆ نمونە خەید یعنی داوی سپی و ڕەشلێک جیا دەکەنەوە لە بەرەبەیان ئەوە بۆتان هەیە سێکس بکەن و بخۆنەوە وهروە الزەمەخشەری دەڵێ كان الرجل إذا أمسى پیاو کاتێک ئێوارە دادا وەختی ڕۆژ و شکاندن حل له الأكل والشرب والجماع بۆی حەڵال بوو بخواتەوە وجماع بکا إلى أن يصلي العشاء الأخيرة أو يرقد تاوەکو نوێژی عیشای دەکرد یا تاوەکو پاڵ دەکەوت فإذا صلى أو رقد ئەگەر هاتو نوێژی عیشای بکرد بایە یا پاڵ کەوت بایەوە ولم يفطر حرم الله الطعام والشراب والنساء إلى القابلة ئەگەر هاتو نوێژی بکرد بایە عیشا یا پاڵ کەوت بایە دواتر هەڵسا بایەوە ئەوە بۆی نەبوو نان بخوا
ئاو بخواتەوە یا سێکس لەگەڵ ژنەکەی بکە. ثم إن عمر واقع أهله بعد صلاة العشاء. أو أبو عمر دەچێتەوە دەبینی ژنەکەی خەوتیە ئاگای دەنی دەڵێ من سێکسم دەوێ ژنەکەی دەڵێ چۆن دەبی دڵ تۆ عیلاقەت نەبیتن سێکسی لەگەڵ دەکا پێیانی دێ بۆ لای هەست بە گوناح دەکا دواتر لای پێغەمبەری ئەڵڵا ئاماژەی پێ دەکات دەڵێ پێغەمبەری ئەڵڵا من شتێکی وام کردیە وەلا دەقەکەشدا ئەگەر هات و سیر بکەی دەڵێ دەقەکە دەڵێتن من ئاگادار بووم ئەڵڵا دەڵێتن من دەمزانی ئێوە خیانەت لە خۆتان دەکەن یعنی خیانەتتان دەکرد لەگەڵ مەوزوعەکە زۆرێک لە یاوەکان دەڵێ وەڵا پێغەمبەری ئەڵڵا منیش وام کرد ئەوەیە لەسەر عمر دەڵێتن أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم أو شريعتمان گۆڕی واتە لە شەوانی ڕەمەزان بۆتان هەیە خوێڕیاتی لەگەڵ ژنەکانتان بکەن و هەروەها لە ئاەتی 65 سوڕەتی النیساء دووبارە لەسەر قسەی عومەر دابەزیوە دڵێ ابن أبي حاتم وابن مردوية عن أبي أسود قال دڵێ سەیری ئەوە بکەن تاقەکە چی دەڵێتن بادارە بادەکە با بخوێنینەوە دڵێ ئاەتی 65 سوڕەتی النیساء فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم دڵێ والله ئەوانە ئیمانیان نییە تاوەکو تۆ نەکەن بە حەکەم ئەی محەممەد سەبارەت بە کێشەکانیان واتە ئەگەر دوو موسڵمان بەشەر هاتن ئیمانداریش بوون ئەوانە ئیمانیان نییە تاوەکو قەزیەکە نێنن بۆ لای تۆ حکمیان نەکەی باشە ئەمە دەخکە ئاوا دەڵێت بزانین چی بووە و ئەسبابی نزول چی بووە دەڵێ اختصم رجلان إلى النبي والحاصل باب عربي بانەی خوێنینەوە چکە زۆر بێتام سوودیشی نە لەگەڵ ئەوانە بەڕاستی بە عەربی بیخوێنیەوە نەیخوێنیەوە زۆر جاروی ئێمە بەڕاستی بەس کاتی خۆمان بەفیر ڕۆدەین دوو پیاوی ئیماندار بەشەر دێن سەبارەت بە کێشەی ئاوڕۆیی دێن بۆ لای محەممەد حکمیان دەکا حکمەکە چۆنە دڵی تۆ لەسەر حەقی تۆ لەسەر نەحەقی دانەیەکیان ڕازی نابێ بە حکمەکەی محەممەد بە پیاوەکەی تر دڵی بڕۆ با بچین لای عومەری کوڕی خەتاب دەچن بۆ لای عومەری کوڕی خەتاب کە حکمیان بکە دەڵێ بەڵکەم حکومێکی باشتر دەدا دەچن بۆ لای عومەری کوڕی خەتاب فقال عومەر کاتێک دچنە بەردەگەی ماری عومەر دەڵێن ئەی عومەری کوڕی خەتاب چوین بۆ لای پێغەمبەر ئەو حکومەی کردین بەڵام ئێمە پێمان باش و بین بۆ لای تۆ عومەر گوتی ئەکەذالکە بەڕاستی چوون بۆ لای پێغەمبەر اینجا هاتون بۆ لای من قال نعم گوتی بەڵێ فقال عومەر مكانكما حتى أخرج إليكما قلت لا شويني خوتان بوسن من دس مجورة وإستادموا فخرج إليهما مشتملا على سيفه كاتك شو جورة وهاتوا شمشيري بدزبو عمر كور خطاب فضرب الذي قال ردنا إلى عمر فقتله وأدبر الآخر أويك واقوتي بابشين بولاي عمر أو يكشت عمر كور خطاب چکە بە حکمی محەممەد ڕازی نەبوون گواودووە دانەکەی تریان ڕای کرد لە دەستی عومەر کەوانەی کرد فقال شو بولاي محمد فقال يا رسول الله قتل عمر والله صاحبي قلت أي بيغمبر والله عمر استاك هاوركمي كشت فقال ما كنت أظن أن عمر يشترئ على قتل المؤمنين محمد قلت من بيموانية عمر لهيج خوراي إيمان داران بكوجي فانزل الله تعالى أو أبو الله أو يدابزان فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم فأطهر دم الرجل وبرئ عمر من قتله أو أبو خويني بياوك بفيروروي وعمر ببراءة درجو لو دقا وهروها بونمنا دوبارا لا الاتقان في علوم القرآن سبارت بآياتي سيزدوك شواردي سورة الواقعة چی دەڵێ دەقەکە دەڵێ کاتێک ئەو دەقە دابەزی کە دەڵێ ثلة من الأولين وقليل من الآخرين ئەو دەقە دابەزی ئاەتی 34 سوڕەتی الواقعەیە عومەر گوێی لێ دەبی ئەو دەقەمانای چییە دەڵێ زۆرێک لەوانەی پێشووتر کەوا مردوون و کەمێک لەوانەی دواتر یعنی ئەوانەی ئێستا سەردەمی محەممەد و ئەوانەی دواتر دەچن بۆ بەهەشت محەممەد لەو دەقەدا وا دەڵێ ئەوەی سەردەمی کۆنەکان کەوا مردوون زۆریان دەچن بۆ بەهەشت بەس ئەوەی سەردەمی ئێمە و دواتر زۆر کەمێشیان دەچن بۆ بەهەشت بەکا عومەر دەڵێ عومەر گریا کاتێک گوێ لەو داقە بوو وقال وەگوتی یا رسول الله آمنا وصدقنا رسول ئەی پێغەمبەری ئەڵڵا ئێمە ئیمانمان هێنا و بڕوامان بە پێغەمبەرەکەی کرد
وما ينجو منا قليلا وإما تنها توزيك ما دشين بو بهشت كمك ما دشين دلي فانزل الله تعالى محمد نبيست يدلي عمر بشتني أو بو الله آياتي نوزدو ببرن سيونو تشلي دابزانت لصورة الواقع لهمان صورة تشي دلي ثلة من الأولين وثلة من الآخرين زۆرێک لەوانەی پێشووتر و زۆرێک لەوانەی ئێستا و داهات و دەچن بۆ بەهەشتی ئەنی کەمەکەی سەیرکەم بەڕێزان وقليل من الآخرين دەست بەجێ محەممەد نەسخی دەکا دەیکا وثلة من الآخرين وزۆرێک لەوانەی ئێستا و داهات و دەچن بۆ بەهەشت کەمێکی کرد بە زۆر محەممەد فقال رسول الله پێغەمبەری الله گوتی يا عمر تعال فاسمع ما قد نزل أي عمر وەرە جێ بگرە بزانەکەوە چی دابەزیوە الله رأي خوي قوري وكاتك قوتي قليل من الآخرين كميتي أو سردمو داهات ودسن بو بهش قوري ويتي لا دليتن وثلة من الآخرين وزورك لواني استاو داهات ودسن بو بهش الله رأي خوي قوري ولا بابزان أو دقة بس نزيق ببشت بينز دقيقة أو أماجم بيك نزيق ببانزة دقة بيوجناكا هر کەسێک بە دووادات چون بکاتن و بگەڕێ زۆر بە ئاسانی دەیدۆزێتەوە بەڵێ لە هەمان سوورەت لە سوورەتی الواقعە بەڕێزان لە سوورەتی الواقعە سەیری گاڵتە جارێکە واقعە 13 لە ئاەتی 14 وقليل من الآخرين کەمێک لە خەڵکانی ئەو سەردەمەی محەممەد و داهاتوو دەچن بۆ بەهەشت عومەر گریاوە گوتی ئێمە ئیمانمان هێنا بڕوامان بە تۆ کرد مانای چییە کەمێکمان دەچین يعني نارزايتي دربريو برامر بمحمد يكسر آياتي تشلي سورة الواقع لهمان سورة دالة بزي ديكا وثلة من الآخرين يكسر أبي بيشتر نصر دكا باشا برزان زورك لواني استودعت والله جان رأي خوي دقوري فقال رسول الله يا عمر تعال فاسمع ما قد نزل عمر ورا جيبك دبزان شي بعد دابزي الله جان رأي خوي قوري وهروها سەبارەت بەو شەریعەتانەی کە عومەر دەستی تێدا بوو گۆڕانکاری کرد لە دوای مردنی محەممەد بێجگەلەوەی کەوا خوڕافاتی زۆریان لە دەوروبەری عومەر داناوە ئیتر زۆران بازی کردیە لەگەڵ جنۆکە دوو جار جنۆکەی لە زەویداوە و لە دوور بە دووری کەسێک گوتی ئەمە چییە ئەو پیاوە ئازایە لەگەڵ جنۆکە بە شەڕدی و جنۆکە گوتیان جا لە عومەر چیتر هەیە وهروها کاتێک شەیتانی بینیوە لەگەڵ ئەوە شەیتان لە ئەڵڵا ناترسێ و لە محەممەد و لەوانە نەترساوە بەڵام کاتێک چاوی بە عومەری کوڕی خەتاب کردیە کڕنۆشی بۆ عومەری کوڕی خەتاب بردی و ڕای کردی لە دەستی عومەری کوڕی خەتاب و عومەری کوڕی خەتاب بە شوێنێکدا ڕۆیشتێ شەیتان ڕێڕەوی خۆی گۆڕی وە لە ترسی عومەری کوڕی خەتاب ئەوانە هەمووی کەوا دروستیان کردیە چکە مێژووی ئیسلام مێژوویەکە لەسەر بنەمای درۆ دامەزراوە بۆ نمونە سەڵاتی ئەتتەراویح سەڵاتی نوێژی تەراویح کەوا دەیکەن لە ڕەمەزانان ئەمە لە داهێنانی عومەرە لەسەردەمی محەممەد بوونی نەبووە باشە لەسەردەمی محەممەد بوونی نەبووە وەک هەروەک بۆ نمونە سەرچاوە الكامل في التاريخ جزئی دووەم لاپەڕە 489 تاريخ الخلفاء 159 اليعقوبي جزئی دووەم لاپەڕە 145 البداية والنهاية ئاماژەی پێ دەکەن بڵێن نوێژی تەراویح کەوا لە مزگەوتەکان دەکرێت لە ڕۆژی بۆ نمونە لە ڕەمەزانان بوونی نەبووە دەڵێ دوای ئەوەی عومەر ساڵی یەکەمی دوای تێپەڕبوونی ساڵی یەکەم بەسەر دەسەڵاتدارێتی عومەر لە ساڵی 14 هیجری عومەر سنەتی نوێژی تەراویحی داهێنا بوونی نەبوو عومەر شەرع دادەنێتەوە یعنی شەریعەت دادەنێت و هەروەها ئەوەی ئاماژەمان پێکردکەوە لە ڕەمەزاندا بۆ نمونە سێکس دەکا و تەواوی ئەنی شەریعەتێکی ئیلاهی دەگۆڕی کە پێشووتر بۆت نەبوو لە دوای نوێژی عیشا یا لە دوای خەوتن سێکس بکەیت تاوەکو ڕۆژی دواتر عومەر ئەم کارە دەکا و شەریعەتی ئیلاهی دەگۆڕی کە دەقێکی قورئان سەبارەت بە ئارەزوەکانی عومەر دادەبەزێ وهروها بەردی ڕەش عومەر پێمان دەڵێ عومەر لە سەردەمی خلافەتەکەی کە یەکەم حەجی کرد کاتێ خەلیفە بوو چوو بۆ کەعبە و لە بەردەڕەشەکە نزیک بووە و ماچی کرد گوتی قال والله لولا أني رأيت رسول الله قبلك ما قبلتك ولقد أعلم أنك حجر لا تضر ولا تنفع عمر ببردر الشكي قلت والله أجر پیغمبري الله نبيني بايا كماشي دكردي أي بردي رش أو ماش من دكردي ومن دزانم تو بردي چي نسودت هي نزيان
لەگەڵ مسلمانان دەڵێن پاکمان دەکاتەوە لە گونا گاڵتەی پێهاتیە وەتەنانەت عومەری کوڕی خەتاب سەبارەت بە مۆزوعی حەج دەڵێ کات خۆی حەجمان دەکرد کاتە کاتین بۆ ئەوەی نمایشی هێز بکەین بەرامبەر بە کافرەکان مشتریکانی مەکە ئێستا خوددا مشتریکەکانی لەناو برد ئەڵڵا هیچ پێویست ناکە ئەم کارە بکەین بەڵام لەبەرەوەی پێغەمبەر کردیتی بە سونەت چارمان ناچارەوە دەبی بیکەین وهروەها عومەری کوڕی خەتاب لە ساڵی ڕەمادە کاتێک گرانی بوو زەکاتی ڕاگرت گوتی پێویست ناکە زەکات بدەن کەوا شەریعەتێکی ئیلاهیە و ڕایگرت گوتی هیچ زەکات مەدەن وهروەها دەقی قورئان ئاەتی شێستی سوڕەتی التەوبە المؤلفة قلوبهم واتە لە ئیسلامدا بۆ نمونە محەممەد ئەم ئاەتی جێبەجێ کردووە کاتێک لە شەڕی هەوەزان زۆرێک سەروەت و سامانی داوە بە ئەبوو سوفیان بە مەعاویە بە یەزیدی کوڕی بە زۆرێک لە کەسانی تر کە هێشتا مشتریک بوون یاخود بە تەواوی نەبوونە ئیسلام ڕاڕابوون بۆ ئەوی محەممەدیان خۆش بووێ و بە تەواوی ببن بە ئیسلام و تەنانەت کەسێک لەوانەی کە محەممەد سەد وشتری دەداتێ و زێڕی دەداتێ و زیوی دەداتێ دڵێتن زۆر ڕقم لە محەممەد دەبەوە تاوەکو لە شەڕی هەوەزان زێڕی دامێ زیوی دامێ وشتری دامێ ئەو کاتە بوو بە خۆشەویستترین کەسلام ئەم دەقە لە قورئاندا هەیە هەروەک چۆن ئەمڕۆکە ئال سعود مسلمانان سەبارەت بە زاناکانی ئەوروپا پارەیان دەدەنێ پارەیەکی زۆر بۆی دوو قسەی خێر بۆ ئیسلام بکەن هەمان حاڵەتە مؤلفة القلوبهم عمر ئەم دەقا ڕەفز دەکاتەوە و دەرێن نابی کاری پێ بکرێت لەگەڵ ئەوەش لە قورئاندا هەیە واتە عمر چاک زانویەتی کە محەممەد لە نووسەری قورئانە زەواجی متعە دووبارە لە سەردەمی عمر زەواجی متعە کۆتایی پێدێ بۆ نمونە دەقی قورئان هەیە کە دەڵێ ئاەتی 24 سوڕەتی النیساء فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة واتە هۆی پیاوانی مسلمان هەر کاتێک بەگەڵ و گونتان خۆشیتان بینی لە نێوگەڵی ژنان ئەوە ئەو کات کرێکانیان پێ بدەن واتە پیاو کاتێک بەگەڵ و گونت بە نێوگەڵت خۆشیت واتە سێکست کرد لەگەڵ ژن دوای سێکسەکە کرێکانیان پێ بدە واتە ئەوە مۆزوعی متعەیە و هیچ دەقێکی قورئانی ئەم دەقەی نەسخ کردبێ دواتر عومەری کوڕی خەتاب دەچێتە سەر مینبەر لە مسجدی نەبەوی دەڵێتن من وەکو عومەری کوڕی خەتاب متعتان كانت على عهد رسول الله أنا أنهي عنهما وأعاقب عليهما من دو متعة لسردمي بيغمبري الله حلال بون متعي حج ومتعي لەگەڵ ژنان ئەوە من نەهیان لێ دەکەم وەکو عومەری کوڕی خەتاب و هەر کەسێک بیکاتن ئەوە عقوبەیان دەدەم وە زۆرێک لە بۆ نمونە یاوەرەکان کە بۆ نمونە سیرەت عومەر بن خەتاب مالک مسلمانی ئاماژەی پێکردیە بە ناوەکانی بۆ نمون دەڵێتن کەسێک لەوانەی کە گوتوویەتی لە سەردەمی عومەر ئەو مۆزوعە متعە کۆتایی هات خالد بن عبد الله الأنصاري زيد بن الثابت الأنصاري سلم بن الأكوع الأسلمي عمران بن الحصن الخزاعي عبد الله بن العباس بن عبد المطلب ابن مسعود جابر بن عبد الله كومالي شتر فرمودها حميان ضمن لسردمي عمر نهي لكلا ومتأي حج بهمان ششن بونمونا هر وقت صحيح مسلم آماجي بيدقى 6337 وهروها بۆ نمونە لێدانی ژن لەسەر داواکاری عومەر جارێکیان عومەر دەچێ بۆ لای پێغەمبەری ئەڵڵا دەڵێ پێغەمبەری ئەڵڵا خەریکە ژنەکانمە بمان خۆن محەممەد دەڵێ بڕۆن لێیاندن دەڵێک ئەو کاتی عومەر وا دەکاتون دەڵێ لەو شەویدا نزیک بە 70 ژن دێن بۆ ماڵ بۆ لای ژنەکانی محەممەد کە لایەن پیاوەکانیان لێیاندراوە یعنی محەممەد زۆر کاری کردووە لە پێناو چاوەکانی عومەر و عومەر زانیویەتی کە ئەو قورئانە نەلایەن ئەڵڵاوەیە نە هیچ لەبەر ئەوە بۆ نمونە عومەر شریعەتی نوێی داهێناوە دەقی قورئانی ڕەفز کردوتەوە کاری پێی نەکردووە بە کەیفی خۆی نەسخی کردووە بە کەیف خۆی گاڵتەی بە دەقەکانی قورئان کردیە و هەتاوەکو دوایی ئەڵبەتە دیارە بابەت زۆر لەوە زیاترە بەڵام هەر ویستم تۆزێک باسی ئەو بابەتە بکەین و هەر کەسێک بێوێ سێرش بکە بە دوواداچون بکە دەق زۆرە و دەتوانن دەق بدۆزنەوە و هەتاوەکو دوایی لە کۆتاییدا لێرەدا چێ خودایە عومەر بەندایە بەندەی ئەڵڵایە یاخود عومەر ئەڵڵایە و یاخود پرسیار ئەوەیە ئایا قورئان وەحی ئیلاهیە یاخود محەممەد بۆ ڕازیکردنی دڵی عومەر هەستایە ئەم دەقانەی نووسیوە مەوزوعەکە زۆر ڕۆشنە بۆ کەسێک کەوا بێوێتن عەقڵی هەبێ لۆجیک بەکاربێنێ و تەنانەت دواتر هەڵس و کەوتی عومەر سەبارەت بەم دەقانە زۆر ڕۆشنە و تەنانەت عومەر و ئەبوو بەکر لە سەردەمانێکدا ویستویان اختیالی محەممەد بکەن
و بە بەڵگە هەیە گشتیان اختیالی بکەن و زۆر مواازی ئیتر هەیە ڕاستیەکە ئەگەرمانوێ بێن قسە و باسی لەگەڵ بکەین بەڵێ بەڵێ بە کاکی وا بەڕووتی دەسوڕانەوە عوریانن بەڵێ لە دەورە کەعبەدا دەسوڕانەوە بەڕووتی ئێستاکەش خۆ کاکی وا بەڕووتی ژنان و پیاوان دەچن خۆ بۆیان نییە فەرمودەی محەممەد هەیە بۆیان نییە دەرپێ لە ژێرەوە لەبەر بکەن لە حەج بۆیان نییە دەرپێ لە پێ بکەن بۆ زانیاریتان بۆیان نییە دەرپێ لە ژێرەوە لەبەر بکەن لە کاتی حەج بە هیچ جۆرێک بۆت نییە حەجەکەت قبول نابێ ئەوە بابەتی دووەم بوو ئەمڕۆ کاتێکی شاد بۆ ئەوی بەڕێز و ئازیز هیوادارم ئەو بابەتە سوودمەند بوو بێ و خۆتان دەتوانن بگەڕێنەوە سەر ئەو سەرچاوانەی کە من ئاماژەم پێکرد و هەموو ئەو قسانەی دەیانکەین لە سەرچاوی ئیسلامی ڕاست و دروستن کە خۆتان پێیان دەڵێن صحیح و زۆر شتی تریش هەبوو سەبارەت بەو دەقانەی کە بە قسەی عومەر دابەزیوە بەڵام ئەوە کافی بوو من ئاماژەم بە 15 نمونە کرد و هیچ تریشی خۆتان دەتوانن بە دوواداچوون و گەڕان بکەن هەتاوەکو دوایی لێرەدا دەبینین قورئان لە نووسینی محەممەدە دەبینن و هەر نەکەر ئەوە دەقیتر هەیە لە بەرنامەیەکی تر بۆتان باز دەکەم دەق هەیە بە جۆرەی قسەی ئەبوو بەکر دابەزیوە دەق هەیە بە جۆرەی قسەی مەعاد بن جەبەل دابەزیوە دەق هەیە بە قسەی ژنانی مەدینە دابەزیوە دەق هەیە نازانم زۆر سەیر و سەمەرەیە هەر دەبینی زۆر سەیر و سەمەرەیە مەوزوعەکە بەڕادەیەک تافیه بووە زۆر جاروێ کاتێک تۆ دەیخوێنیتەوە دەچێ بنج و بنەوانیەوە گاڵتت بە عەقڵی ئەو کەسەی دێ کەوا هاتیە کەسانێکی تر دەکوژی لە ژێرناوی جیهاد کە گوایە دەچی بۆ بەهەشت ئەی کوڕی باوکم قورئانەکەت هاوار لە هەموو لایەکەوە هاوار دەکا کە لە نووسینی محەممەدە تۆ بۆچی جیهاد دەکەیت و خەڵک دەکوژی یعنی لە پێناوچی من لە عەقڵی تۆ تێناگەم بەڕاستی یعنی من لە عەقڵی تۆ من ڕاستیەکەی زۆر جاروێ بیر دەکەمەوە یعنی تۆ بیر لەوە ناکەیتەوە بۆچی ژانی مرۆڤێک کۆتایی پێدەینی لە پێناو شتێکی ئاوا تڕوهات بەڵێ ئەڵڵا گیان زۆر دیموکراتی بووە ئەفەلا ينظرون إلى الصرصرة كيف خلقت ئەی سەیری سیسارێک ناکەن کە چۆن دروست کراوە ئەی ماڵم بە قوڕ نەگرت بن سەیری سیسارێک ناکەن کە چۆن دروست کراوە ئێستا سیسارچی تێدا باە لە جیاتی وشتر لیان دەکردن بە مۆعجیزەی زانستی قورئان دەیانگوت سەید کە سیسارێک چەند پیسە لەسەر گودەژی تووشی میکرۆب ناوی سیستەمی بەرگری لەشی زۆر بەهێزە ئەمە مۆعجیزەیەکی زانستیە بەڕاستی کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر هەر بژین سەرفراز بن تۆش کتێبێکی بە قورئان بنووس نابێت بەڕێزم ئاشنا پێویست ناکە ئەو شتە خوڕافیانە دەزانی چۆنە ئەو شتە خوڕافیانە بەڕاستی ئەسڵەن ئێمەین چارمان ناچارە لەبەر میلەتەکەی خۆمان کاتی پێ بە فیڕۆ دەدەین ڕۆژانە کاتی پێ بە فیڕۆ دەین بابەت ئامادە دەکەین بە بەڵگەوە دێن باسی دەکەین ئەجینان زوڵمە ڕاستیەکەی ئینسان مێشتی خۆی بەو مۆزوعانە خەریک بکاتن بەڵام چارمان ناچارە ئێمە توش بووین چکە میلەتەکەمان بە دوای ئەو شتە خوراپیانە کەوتیە و ئێمە بەرپرسین بەرامبەر بە میلەتی خۆمان کاتێک حەقیقەت دەزانین دەیبین بۆی ڕۆشن بکەینەوە ئەجینە ئەم شتە تڕوهاتانە یعنی گوناهە کەوا ئێمە بین کاتی خۆمان بەو شتە سەخیف و هیچ و بوچانە بەسەر بەرین کەوا دەقێکە بی بڵێ یەخڕوج بین الصلب والترائب و ژن ئاوی هەیە بۆ پیتاندن و پیاو ئاوی هەیە سەیری ئەو قسە قۆڕانە بکە سەیری ئەو قسە قۆڕانە بکە کە لە قورئانەکەی حەمەدا هەیە سەرچاو بەڕێزان کاتێکی شاد هەر بژین من دەبی ڕاستەکەی کۆتایی بەرنامەکە بینم هەر بژین